پۆندی گوندی پریسی خوارووە لە هەڵەبجە. لێرە دوو گەنج بە مەسی مەلەکردن هاتنێرە و خنکان. کەسوکار و گەنجانی هەڵەبجە خۆبەخشانە چەند سعاتێک بە شوێن تەرمەکانیان گەڕان. پاش 3 سعات تەرمێکێک لە گەنجە خنکاوەکان دۆزرایەوە. نەبوونی تیمی غەواس و کەرەسەی پێشکەوت و دۆزینەوەی تەرمی گەنجەکەی دیکەی سەخت کرد. هەوڵەکان ئەم بەنداوە تقریباً 15 بۆ 20 مەتر هەندێک شوێنی کە دیارە خۆڵیشان هەوڵی گەنجی خەڵکی خۆبەخشن تا ئەم دەقە تا ئێستا تیمی حکومی وەکو غەواس نەگەشت تا ئەم شوێنە. دیارە لە سنووری هەڵبجە من داوام لە حکومەت ئەوەیەکەوە تیمێکی غەواز لە سنووری هەڵبجە و شارە زورە هەبێ بۆ هەموو حاڵەکان تا درنگانی شەو خەڵکی هەڵەبجە و کەسوکاری گەنجە خنکاوەکان لەسەر پۆندەکە چاویان لە دۆزینەوەی تەرمەکەی دیکە بوو. پاش داواکردنی تیمی غەواز لە قەزای دەربەندی خانەوە گەشتنە شوێنی خنکانی دوو گەنجەکە و لە دوای گەڕانێکی زۆر و بەسێ تیمی غەواز تەرمی گەنجەکەی دیکە لە ئاوەکەدا پاش 6 سعات دۆزرایەوە. هەر لەسەر لە ئێوارە تقریبا دوای 2 سعات ئێکێ لە گەنجەکان دۆزرایەوە، بەڵام دانیشان کەوتوەتە ئەم سعات ئەمسە پێم وایە کاتژمێر 11ەیە. دوای ئەوە 3 تیم هاتوون، 2 تیمیان سەر بە بەڕێوەبەرایەتی بەرگری و فریاکەوتنی سلێمانین و لە ڕێی لیوای 26 بەرگری و فریاکەوتنی هەڵەبجە سواسی کاک لیوا محەممەدەکەی لەگەڵ کاک ڕایتشاوە کە زەحمەتیان کێشا لەگەڵ و 2 تیمە و تیمێکی تری سەر بە غەواسی سەر بە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی کە بنکەکان لە دەربەنی خانە ئەوانش بە هەمان شێوە هاتن و ژمارەیەکی زۆری هاوڵاتی سنوورەکە. سواز بەخوا کە ئەمە توانیمان ئەو تیمانە توانیان بە دوعای خێری ئەم خەڵکە ئێستا دووەم کەس دووەم گەنج کە بەناوی کاکە محەممەدەوە بەداخۆ خنکاوە و دۆزرایەوە ئێستا ئەبرێت بۆ گۆڕستان و ئەسپارداکرێت. بابەتی تیمی غەواس ئێمە ئەوە تقریبا 2 ساڵە من هاوارەکەم و 2 ساڵشە داواکاریم بۆ کردووە و ئێمە سیارەی غەواسمان هەیە وەسایلی تایە حتا بەلەممان هەیە قاتی غەواسمان هەیە بەڵامێکی ئەشخاصمان نییە و تا ئێستا کێش بە شێوەیەکی ڕسمی کەسێکمان بۆ تاعین نەکراوە وەک ئەوەی کە تیمی غەواز بێ و ئێمە بینێرین لە بەڕێوەبەرایەتیەکانی بۆ نمونە سلێمانی یاوەکو ڕاپەڕین مەشقیان پێ بکرێ. بەپێی زانیاریەکانی پۆلیسی پارێزگای هەڵەبجە دوو گەنجەکە ناویان ڕابەر حەمە ڕەشید و محەممەد عومەرە، تەمەنیان 33 و 26 ساڵە. هەردوو گەنجەکەش پرۆسەی هاوسەرگیریان پێگنێناوە. سامە فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.